و بابەتی زمانی دایک بۆچی گرنگە. ئەوە بابەتیشی زانستیە دەکرێت مامۆسایانی بەڕێز توێژینەوەکانیان پێشکەشکەن دەی. بەس من دەمەوێت قسە بکەم لەسەر ئەو هەنگاوە زانستیان، ئەو هەنگاوە کرداریانەی کە وەزارەتی پەروەردەی حکوومەتی هەرێمی کوردستان لە کابینەی نوێم بۆ بایەخدان و گرنگیدان بە زمانی دایک هەنگاوی ناوە بووە. ئەم ڕۆژە پیرۆز بێ بۆ هەموو ئەو بەڕێزانەی کە لە کوردستان ژین و لە نەتەوە و لە ئاین و لە ئاینزای جیاوازن، بۆ برایانمان لە کریسیانەکان، لە برایانی تورکمان کاوانیش ئەمڕۆ هەرەو یاداکەنەوە و زمانی دایکی خۆیان بەرز ڕاگرن و بۆ هاونەتەوەییەکانی خۆشمان ئەم ڕۆژە پیرۆز بێ. بەڵام گرنگترین خاڵ لێراوەیە جا لەم مەراسیمانەی کێکینەوە تەنها ڕۆژێک نەبێ، کاتێک نەبێ و چەند سەعاتێک نەبێ و دوایی مەراسیمەکان زمانی کوردیمان بیرچێتەوە. ئێمە ساڵی پار لە زانکۆی سۆران داوەت کرابووین. من بۆ خۆم تا کۆتایی هەموو پانێڵەکان مامەوە و داوامان کردەوە کاتە لە بەڕێز سەرۆکی زانکۆی سۆران کە بە ئیحتیمامەوە جەنابی سەرۆکی زانکۆ بۆ خۆی حزوری هەبوو و بەڕێزانی دیکەش ئامادەییان تیا بوو. داوامان کرد هەموو ئەو ڕاستپاردانەی کە ئەو کۆنفرانسە هەیەی، ئەو پانێڵانە هەیەی پێشکەشی وەزارەتی پەروەردەی کرد. لە ڕۆژی تقریبا 5/3 هەموو ڕاستپاردەکانی زانکۆی سۆران بە ئێمە گەشت. لە 15/3/2022 کۆبوونەوەی ئەنجومەنی وەزارەتمان لەسەر ڕاستپاردەکانی زانکۆی سۆران ئەنجام. چونکە مەبەستمان نەبوو تەنها بەشداریکەین و قسەی بکەین و بڕۆین. مەبەستمان بوو گوێ لە ڕەگنەکان بگرین، مەبەستمان بوو گوێ لە ڕاستپاردەکان بگرین. هیچ کاتێکیش نابێت لە ڕەگنە بترسین، چونکە ئێمە ئەمانەوێت دۆخەکە باشتر بکەین. بۆیە هەر بەڕێزێک ڕەگنەیەکی واقعی کە لە ئەنجامی فاکت و واقعیەتەوە هەیە لە ئێمە لە وەزارەتی پەروەردەی بگرێت بە نیسبەت زمانی کوردی بەلامانەوە ئاساییە. بەڵام ڕەگنە بێت لەگەڵەوەی کە دیدە باشەکەشیان لایەنە پێشنیارەکەشمان پێشکەشکا بۆی کە چی بکەین. چونکە لە هەموو دنیا وایە دەبێت ناوەندە زانستیەکان کۆمەکی بڕیار بەدەستانی شکەن بەشێک بن لەوەی کە کۆمەکی بڕیار بەدەستان بکەن کە چ هەنگاوێکەن بەڕاستی. یا بە زانکۆی سۆرانمان کردە ئەو ناوەندەی کە هەندێک بڕیاری گرنگمان لێ وەرگرتن و ڕاستپاردەکانی ئەوانمان گۆڕی بۆ بڕیاری عەمەلی کە ئێستا ئێمە لە نیوەڕێی قۆناغەکەین بۆ جێبەجێکردنیان. لەو سۆنگەیەوە پێتان بڵێم کە گرنگی پێشکەشکردنی ئەو سیمینارانەی کە لێرە دەکرێت هەر ئەوە نین تەنها قسەیەک من بە ڕێزان بیکەن بۆ ئامادەبووان و ئەمڕۆ ڕۆژی زمانی دایکە دەبێت ئێمە یادە لە هۆڵێکا بکەینەوە کامێرەکان تەسویرکەن و بڕۆین و خۆحافیز. ئێمە لە وەزارەتی پەروەردە پێچەوانەی ئەمەمان کردبوو. بەشداری شەبین دەمانەوێت ڕاستپاردەکانیش وەرگرین، کۆبوونەوەی ئەنجومەنی وەزارەتی شێزەکەین، بیشیکەینە بڕیارەکانیش تەنها حیبر عەلا وەرەق نەبێت، بەڵکو بە دواداچوونی جددی هەبێت، هەنگاوی عەمەلی هەبێت. ئێستا باس دەکەم لە ئاسنای باسکردن تێدەگەین کە ئێمە چیمان کردووە بەتایبەت بەشێک لەسەر ئەو بابەتەی کە ڕاستپاردەکانی زانکۆی سۆران بوو. بۆ گوێم ئەم ڕۆژ کە لە زانکۆی سەلاحەدینی لە کۆلێژی پەروەردەی بنەڕەتی لێرەش مامۆسایانی بەڕێز و ئەم پانێڵستانە ئازیزانە بتوانن کۆمەڵێک ڕاستپاردەی گرنگ پێشکەشی وەزارەتی پەروەردە بکەن. ئەگەر هەر ڕخ نەبێ و ئاراستەی جیهەتێکی معنی بکرێ بەبێ ئەوەی کە پێشچاوڕوونی بێتێت چی بکە، ئەوە دیوێکی بابەتەکەی هەمووی تەواو ناکات. ئەگەرتانەوێ وێنەکە تەواوکەن پێشنیارەکانیشمان پێ بڵێن ئێمە چی بکەین. بەڵام دەوێت هەموو خستنە ڕوێکیش ئەنجامی بە دوواداچوونی مەیدانی هەڵسەنگاندنی زانستی بێت. ناکرێت قسەیەک بێ لە خەڵکت بیست بێت، چونکە ئێمە لەناو واقعەکەین. بۆ ئەم مەبەستە دەمەوێت لێرەوە تیشک بخەمە سەرەوەی کە ئێمە چیمان کردو بۆ خزمەتی زمانی دایک، ناڵم تەنها زمانی کوردی، زمانی دایک. چونکە ئێمە لە وەزارەتی پەروەردەی حکوومەتی هەرێمی کوردستان مەسئولین بەرامبەر بە هەموو نەتەوەکانی دیکەش. و کوردێک شانازیەکەین کە خزمەتی زمانی کوردی بکەین. بەڵام وەکو بەرپرسیارێکیش
ئەرێکمانە کە بنەماکانی پێکەوەژیان لە هەرێمی کوردستان قوڵ بکەینەوە و مافی فێربوون و مافی خوێندن بۆ هەموو نەتەوەیەکیش بە زمانی دایکی خۆی دەبێت دەستەبەر بکرێ بەڕاستی. وەک چۆن هاوڵاتیشی کورد مافی هەیە کە بە زمانی کوردی بخوێنێت، دەبێت تورکمانێکیش مافی هەوێ بە تورکمانی بخوێنێ بەڕاستی. ئەمە دید و تێڕوانینی حکوومەتی هەرێمی کوردستان. بۆیە ئێمە چەند کارێکمان کردووە لەم کابینەیە کە گرنگیدان بۆ بە زمانی دایک وە لە نێویشانە زمانی کوردی بەڕاستی ئەو بەشەی کە پەیوەندی هەیە بە بەشی زۆرینەی کۆمەڵگاوە. ئەگەر تیشی بخەمە سەر و کارانەی کە کردومانن، یەکەم پرۆسەیەک ڕوویدا و پرۆسەی بە ئینگلیزیکردن بە نیەتێکی باش، ئەو پرۆسەیە کە هەڵوەشایەوە بەرئەنجامی لێکدانەوەی زانستی بوو بۆەوەی کە تابیانی ئێمە ئەوانی کە بە زمانی کوردی خوێنن زمانەکەی خۆیان بەڕاستی لە دەست نەدەن و نەگەنە دۆڕیانێک کە نەفێری زمانی ئینگلیزی ببن نەفێری زمانی کوردی ببن و خەریک و تووشە و حاڵەتا بووین. بۆیە لە سەرەتای کابینە هەنگایەکماننا بە ئاراستەکردن و چاکردنەوەی ئەو دۆخ. خاڵی دووهام، ئێمە یەکێک لە هەرە کارە استراتیژیەکان کە لە وەزارەتی پەروەردە کردومانە بریتی بوو لە نووسینەوەی یان پێشکەشکردنی پرۆژە یاسای پەروەردە و فێرکردن لە هەرێمی کوردستان کە پرۆژە یاساکە بە زمانی کوردی پێشکەشی پەرلەمانی کوردستان کراوە. ئەم پرۆژە یاسایە 181 مادەیە. وەختە سەورەکەم هەفتەیەک تا دوو هەفتە لەوە پێش جەنابی سەرۆکی هەرێمی کوردستان واژۆی لەسەر پرۆژە یاساکە کردو. ئێستا نێرراوە بۆ قایەی کوردستان. لەنێو ئەم یاسایەدا کە ئێستا پرۆژە نەماوە بۆتە یاسا لەبەرەوەی دەنجی لەسەرداوە، جەنابی سەرۆکی هەرێمیش واژۆی لەسەر کردووە. گرنگیشی زۆر بە زمانی دایک دراوە، چ بۆ کورد چ بۆ هەموو پێکهاتەکانی دیکەش، تەنانەت مافی هەموو قوتابیانەی کەش کە لە پێکهاتەی تورکمانین یان لە برایانی کولد و ئاشورین کە بە زمانی سریانی خوێنرێ، مافی تایبەتی هەموو ئەوانە دابین کراوە. واتە دابینکردنی مافی خوێندن بە زمانی دایک لە ناو یاسای پەروەردە ئەوە یەکێکە لە خاڵە گرنگ و استراتیژیەکان کە وەزارەتی پەروەردە کاری لەسەر کردووە. جا لەوەش ئەم مافە بە شێوەیەک لە ناو ئەم یاسایە دەستەبەر کراوە، تەنانەت ئەگەر قوتابیەک لە پێکهاتەیەکی دیکەش بێتە دیدی ئێمە تەنها بۆ زمانی دایک تەنها بۆ نەتەوەی کورد نییە، وەکو بۆ نەتەوەکانی دیکەش. ئەگەر قوتابیەک لە پێکهاتی تورکمان بیان کرد و ئاشووری بێت لە یەکێک لە گەڕەکەکانی هەولێر بخوێنێت لە قوتابخانەیەکی کوردی، بەڵام دایک و باوکەکەی بیانێ بیخەنە بەر خوێندنی سریانی، بتوانن دە قوتابی کۆبکەنەوە، دەکرێت چەند سەعاتێک فێربوونی زمانی بۆ نمونە سریانی وەربگرن یان زمانی تورکمانی وەربگرن، کە ئەمە بە شێوازێکە جا لەوەی کە لە قوتابخانەیەکی کوردیە، بەڵام لە هەمان کاتە ئەتوانێت سوود لەوە وەربگرێت کە لە زمانی دایکی خۆشی دانەوە. ئەمەش خاڵێکە کە یەکێکە لەو گۆڕانکارە جەوهەریانەی کە تازەیە لە ناو یاسای پەروەردە و فێرکردن لە هەرێمی کوردستان. بۆیە خوێندن بە زمانی کوردی و گرنگیدان بە زمانی کوردی لە ناو یاسای پەروەردە کە جێگیر کراوە یەکێکە لە هەنگاوە گرنگەکانی وەزارەتی پەروەردە. خاڵێکی دیکە بەڕێزان پێداچوونەوە بۆ پرۆگرامەکانی خوێندن. ئێمە پێداچوونەوەیکی زۆرمان لەم کابینەیە بە پرۆگرامەکانی خوێندن کردووە، چونکە کارنامەی کابینەی نوێم بریتی بوو لە پێداچوونەوە یەکێک لە خاڵەکانی پێداچوونەوە بە پرۆگرامەکانی خوێندن. پرۆگرامەکانی خوێندن لە هەرێمی کوردستان کاری زۆریان دەوێت، بەڵام لەگەڵ ئەوەشدا ئێمە بۆ یەکەمین جار هێنانەکایە ئەوەی کە پێوتری ئیستیحداس هێنانەکایی بەڕێوەبەرایەتی زمانی کوردیمان لەناو بەڕێوەبەرایەتی گشتی پرۆگرامەکانی وەزارەت کردووە، کە هەموو کتێبەکانی وەزارەت کە لەمە دواکە نۆژە نەکرێنەوە یان گۆڕانکاریان تیاکرێ یان گۆڕانیان تیاکرێ، ئەو کتێبانە ئەو چەمکانە بەپێی زانستی پرۆگرامی جیاوازن، نۆژەنکردنەوە و گۆڕانکاری و هەموارکردنەوە ئاین لە ڕووی زانستیەوە جیاوازیان هەیە. هەر یەکێک لەو حاڵەتانی بەسەردا بێت
بە فلتەری بەڕێوەبەرایەتی زمانی کوردیا دەبێت تێپەڕێت چونکە بەڕاستی کتێبەکانی وەزارەتی پەروەردە لە ڕووی ڕێنووسیشەوە ئێستاش پێویستی بە پێداچوونەوەی زیاتر هەیە ئێستاش پێویستی بە پێداچوونەوەی زیاتر هەیە هەندێکی پەیوەندی هەیە بە ئیختیلافی یان جیاوازی مامۆسایانی کوردی لە کوێ دوواوە نووسێ و لە کوێ واوەکە نووسێ و لە کوێ مەسەڵەن حەوت لە ژێڕایدان و لە کوێ دانران هەندێک بابەت هەیە تا ئێستا ئەمە لە ڕووی زانست زمانەوانیەوە لە نێوان مامۆسایان یەکلانە بۆتەوە یعنی جیاوازی تیا هەرێکە بە جۆرێکی نووسێ هەندێکیشی ئەو کەم و کوڕیانە بوون کە هەن کە لە وەزارەتی پەروەردەوە ڕوویانداوە بەڵام ئێستا خۆشبەختانە و بەڕێوەبەرایەتی کراوەتەوە لیژنەیەک لەسەر ئاستی هەموو پارێزگاکانی هەرێم لە پەروەردە گشتیەکانەوە لەناو وەزارەتی پەروەردە لە بەڕێوەبەرایەتی گشتی پرۆگرامەکان دروست بووە کە خەریکی پێداچوونەوە سەرقاڵین بە ئەوەی کە کتێبەکانی خوێندن چ ئەوانەی تازن چ ئەوانەی نۆژە نەکرێنەوە یان ئەوانەی گۆڕانکاریان تیاکە یان ئەوانەی هەموارەکرێنەوە پێداچوونەوەی زمانەوانیان پیاکە بۆ نمونە ئێمە کتێبی کوردی پۆلی 12مان بە تەواوەتی گۆڕیوە تەقریبا پۆلی 11 بۆ پۆلی 10 ئەمە گۆڕانکاریانە بوون کە لە کتێبەکان کراون کتێبی کوردی زمانی ئەدەبی کوردی پۆلی 9مان بە تەواوەتی گۆڕیوە کتێبی کوردی پۆلی 3مان بە تەواوەتی گۆڕیوە کتێبی کوردی پۆلی 2مان بە تەواوەتی گۆڕیوە ئەم ساڵ بێتەوە بە دوو کاراکتەری ڕاز و ڕەوا کتێبی کوردی پۆلی 1 بە تەواوەتی گۆڕانکاری پێاکرێ و بە سیستمێکی کەش کە دەمانەوێت زمانی کوردی یەکێک لە خاسیەتە گرنگەکان ئەوەیە کە تۆ کتێبێک گرنگی بە زمان بدەی زمان دەبێت بەشێک بێت لە فەزاش بەڕاستی واتە ئەو زمانەی تۆ بگوازرێتەوە بۆ فەزا بەشێک بێت لەو جیهانەی کە ئاڵوگۆڕی پێکە لە تۆڕەکانی ئینتەرنێتەوە پێگەیەکی تایبەتی خۆی دەبێت خۆشبەختانە هەنگاو هەن چەند گەنجێک لە گوگڵ ترانسلیت توانیان زمانی کوردی لەوێ جێژیر بکەن کە بەشێک لەو گەنجانە مامۆستای وەزارەتی پەروەردەی حکوومەتی هەرێمی کوردستان بوون و ئێمە بانگمان کردن ڕێزێنانمان بۆ کردوون هانمان داون دەستخۆشیمان لێکردون لە پای ئەو هەنگاوەی کە ناویانە زیاتر لە 8 کەسیان 7 کەسیان مامۆستای وەزارەتی پەروەردە بوو خاڵێکی گرنگی ئەو پێداچوونەوانە ئەوەیە کە ئێستا بەردەوامی هەیە و من دڵنیاتان ئەکەم هەڵە دەدۆزنەوە ئەو هەڵە دۆزینەوەی بەشیشی پەیوەندی هەیە بە جیاوازی بیرکردنەوە لە ڕێنووسی و بەشێکیشی پەیوەندی هەیە بۆ هەڵانەی کە لە ڕابردوو هەبوو بەڵام بیرتان نەچێت ئێمە 1000 تقریبا 300 کتێبمان هەیە عنوانی 1300 کتێبمان هەیە واتە کتێبێکمان کە بۆ نمونە زانستمان بە کوردی هەیە سۆرانی بە بادینی شەمانە بە تورکمانی هەمانە بە ئینگلیزی هەمانە بە عەرەبی هەمانە بە سریانی هەمانە بۆ پیشەیش بە هەمان شێوە واتە زیاتر لە 1300 عنوانی کتێبمان هەیە ناوێتەوە قۆیەوە بکەیت و هەموو کتێبەکان لە ماوەی 2 ساڵ و 3 ساڵ و 4 ساڵە بووە چونکە ئەو بەرپرسیارەتی چ قورسە بە شێوەی تەدریجی خاڵێکی گرنگ کە ئێمە جێبەجێمان کرد لە ڕاستپاردەکانی زانکۆی سۆرانی ساڵی پار بریتی بوو لەوەی خوێندن لە قوتابخانە ناحکومیەکان ئەو قوتابخانە بە زمانی گشتی پێوترێت قوتابخانە ئاهلیەکان خوێندنی زمانی کوردی لاوازە و پێویستی بە پێداچوونەوە هەیە چەند پێشنیارێکیان بۆ ئێمە خسە ڕوو ئەو پێشنیارانەی کە ئەوان خسیانە ڕوو ئێمە بڕیارمان لە پێشنیارەکاندا و ئێستا پێشتان دەڵێم کە نەتیجەی پێشنیارەکان بەکوێ گەشتووە یەکێک لە پێشنیارەکان ئەوە بوو کە وەزارەتی پەروەردە باشە کە بە شەوانەی زمانی کوردی زیاد بکات ئێمە بڕیارمان لەسەر باوەتەدا لە کۆبوونەوەی 15/3/2020 یەکێکی دیکە لە پێشنیارەکانەوە بوو کە وەزارەتی پەروەردە دەبێت گشتانیە بکە قوتابخانە ناحکومیەکان ئیلزام بکە کە دەبێت ڕێزی مامۆستای زمانی کوردی بگرن چونکە مامۆستای کوردی موچەکەی تەنانەت لەگەڵ مامۆستایەکی دیکە لە قوتابخانەکان جیاوازی هەیە بە چاوێک سیر دەکرێت کە ئەو وانەیەکی ئاسانە لەتەوە پێویست ناکە موچەیەکی باشی پێ بدرێت موچەیەکی 400,000 500,000 پێدرێ بەڵام مامۆستایەکی دیکە کە کیمیایە فیزیە ئاڵێتەوە ممکنە $1000 $1500 پێ بدرێت لەو بارەیەوە ئێوە ڕێنمایی پێویستمان دەکرد و ئاسی جێبەجێکردنی شەتوانم لە ئاسیشی باشە سەرپێچی هەیە بەڵێ هەیە
بەڵام تهدید کراوە و سزا ئەژێ لەگەڵەوەی کە سەرپێچیە بەڵام ئاسی جێبەجێکردنی باش. یەکێکی دیکە لە خاڵە گرنگەکانەوە بوو کە ئێمە بۆ ئەوەی قوتابخانە ناحکومیەکان لە نێویشانە قوتابخانە ئینتەرناشناڵەکان نێودەوڵەتیەکان بۆ ئەوەی زمانی کوردی فرامۆژ نەکەن بڕیارێکمان لە ئەنجومەنی وەزارەت وەرگرت لەسەر پێشنیارەکانی زانکۆی سۆران، ئەویش ئەوەیە کە لە مانگی چواری هەموو ساڵێک وەزارەتی پەروەردە هەڵسەنگاندن بۆ پۆلی پێنجەم لە زمانی کوردی بۆ قوتابیانی ئینتەرناشناڵ قوتابخانەکانی ئینتەرناشناڵ ئەنجام بدات. و ئێستا ئێمە ئامادەسازیمان کردو بۆی کە ئەم ساڵ ئێمە ئەو بڕیارەی خۆمان جێبەجێ بکەین و گشتاندنمان کردووە ڕۆژی هەڵە نەبم 3-4 دانراوە بۆ ئەوەی کە ئەو هەڵسەنگاندنە دەست پێ بکرێت. لەو هەڵسەنگاندنە خاڵەکان ڕوون کراونەتەوە کە چێکرێت. ئەگەر هاتوو قوتابیەک لاواز بوو لە بابەتی زمانی کوردی لە هەڵسەنگاندنەکانە، وەزارەتی پەروەردە قوتابخانە ناحکومیەکە ئیلزامەکە پابەندێکە بۆ ئەوەی کە ئەبێت پۆلی پشتیوانیەوەی کە پێوتێ سەپۆرت کلاس لە زمانی کوردی بۆ دابێت. و هەمان هەڵسەنگاندن لە قۆناغی هەشتا لە پۆلی هەشتە نیشان ئەنجام بدرێت بۆ ئەو قوتابیە بۆیە بزانین ئایا قوتابخانەکە چی خۆی بەجێهێناوە یان ئەم خاڵە لەم ساڵە ئەکەوێتە ڕوو. دیاریکردنی ئاستی زمان، لاوازی ئاستی زمان بە راپۆرتێکی کەناڵێکی ئەعلامی نابێت. تۆ بێ منداڵێک بگری لە قوتابخانەیەک بڵێ بۆ نمونە قازی محەممەد چێ بوو، منداڵێکی پۆلی دوی پیداییە گەشتا لەوات چێ لە کتێبەکانی خوێندن نەگەشتۆتەوەی کە قازی محەممەد فێر بێت. هێشتا نەگەشتۆتەوە کۆمەڵایەتی لە پۆلی 4ەوە خوێنێ، کۆمەڵایەتی لە پۆلی 2-3 ناخوێنێ، بەڕاستی لە پۆلی 4ەوە هەر لە قوتابخانە حکومیەکانی ئەمە زۆر جار میدیا کارێک دەکات ئەم وێنەیە زۆر بەقوڵی پیشانەدا کەوانیە. بەڕاستی ئێمە ناڵێن گرفت نییە، دەبێت ئاعتراف بکەین گرفت هەیە و هەنگاویشمان بۆ ناوە هەنگاوەکانیشمانە، بەڵام شێواندنی دۆخەکە بە راپۆرتێکی میدیایی ئێمە نابێت وەکو بڕیار بەدەستان کەوینە ژێر بارێکی سۆزداریە و بڕیاری نادروست بدەین لەسەر ئەنجامی راپۆرتی کەناڵێکی میدیایی. نەخێ کاری ئێمە بەڕاستی بەمە نییە، چونکە ئەمە شێواندنی واقعە. ئێمە نامانەوێت لەناو ئەو واقعە شێواوایە بژین، ئێمە دەمانەوێت هەڵسەنگاندن بکەین بزانین چۆنە، چونکە بەشێک لەم بابەتە لە دەرەوەی توانا و ویستی ئیرادەی وەزارەتی پەروەردەیە پەیوەندیە بە خێزانەکانەوە، پەیوەندی هەیە بۆ کولتوری کە دایک و باوچێک حەزەکا لە ماڵی شۆ بە ئینگلیزی قسە لەگەڵ مناڵەکە بکات. ئێمە مەسئول نین لە کۆنتڕۆڵکردنی ناوەوەی خێزانەکان لە 20 سەعاتی دوای دەوامی قوتابخانە یان لە 18 سەعاتی دوای دەوامی قوتابخانە. ئەمە ڕاستە هۆشیاریەوێ، ئێمەش بەشێک ئەوین لەوەی کە ئەو هەڵمەتە هۆشیاریە بکەین کە تۆ چۆن لە ماڵەوە گرنگی بە زمانی دایکە دەی و ئەمە کاری باوکە کاری دایکە کە منداڵەکە ئەگەڕێتەوە بە ماڵەوە بە هەمان زمانی ئینگلیزی قسەی لەگەڵ نەکە. خۆ بەشێک لە خزم و کەسوکاری ئێمە لە تاراوگاژین، خۆ بە زمانی ئینگلیزی ناخوێنن، بە زمانی ئەڵمانی دەخوێنێ، بە فەڕەنسی دەخوێنێ، بە هۆڵەندی دەخوێنێ، بە سویدی دەخوێنێ، بەڵام کارڕاتە ماڵەوە کاتژمێرێکی زیاتریش لە قوتابخانەیە 8 سەعات لە قوتابخانەیە، بەڵام کارڕاتە ماڵەوە دایک و باوکەکە کوردە بە زمانی کوردی قسەی لەگەڵەکە فێری زمانی کوردی بۆتەوە، لەوێش لەدایک بوو بەس کووردە لەوێ لەدایک بوو، بەڵام لە هیچ قوتابخانەیەکی ئەمەش نەیخوێندووە، بەڵام ئێستا ئەتوانێت بە زمانی کوردی قسەکار لەبەرەوە ڕۆڵی گرنگی دایک و باوک و خێزانە. بەشێک لەم کولتوری ئێمە کە لەناو کۆمەڵگەی ئێمە هەبووە لەناو خانەوادەکە بە زمانی ئینگلیزی قسەکە، ئەوە کاریگەرترێکە بڕواتان بێت کە لە قوتابخانە ڕۆوەکە، بەڵام تیشک ناخرێتە سەر ئەمە، تەنها تیشکەخرێتە سەر ئەوەی قوتابخانە. بۆیە ئەم هەڵسەنگاندنە ئێمە ئەنجامێنێت. یەکێکی دیکە لە خاڵەکان کاویش هەر پەیوەندی هەیە بە زمان و بە کەلەپوورەوەیش ئەوەیە بابەتەکانی کۆمەڵایەتی و کارامەیەکان نابێت بە زمانی دیکە بخوێنن، دەبێت بە زمانی کوردی بخوێنرێت و ئەمە گشتاندنمان پێ دەکردەوە کە دەبێت بە زمانی کوردی بخوێنرێت بۆ لە مەوضوعات لە هەمان کاتدا بە شەوانەکانیشیان زیاد بکرێت. ئەم خاڵانە لەناو قوتابخانە ناحکومیەکان خوێندنی کارامەیی و هەروەها بابەتی کۆمەڵایەتی وەکو دوو بابەت،
بە زمانی کوردی و هەروەها بابەتی ئاین بە زمانی کوردیەوەی کە ئێمە لە وەزارەت پرۆگرامەکەیمان هەیە لەگەڵ زمانی کوردی خۆشی زیادکردنی بە شەوانەکەی و لە ئێستاشەوە بە قوتابخانەیەک بڵێ من هەڵسەنگاندن دەکەم ئێمە پار بوارماندانێ وتمان ساڵی ئایندە ئێمە هەڵسەنگاندن ناکەین فعلەن پار ئێمە 15 کۆبوونەوەمان کرد ناکرێتەوە بڕیار بدەیت لە 15 بۆ دوای مانگێک کەم تێ بڕیارەکە جێبەجێکەیت چونکە هیچ ئامادەسازیی بۆ نەکراوە بەڵام هەر پاری ئەعلانمان کرد کە ئێمە لە ساڵی خوێندنی 22-23 واتە ئەم ساڵ ئێمە ئەم ڕێکارانە ئەنجام بدەین لە ناو قوتابخانە ناحکوومیەکان و ئێستا ئەومان کردو لە هەمان کاتیشا بۆ قوتابیانانی کە بیانین واتە خەڵکی هەرێمی کوردستان نین منداڵی دیپلۆمات و ئەو کەسانن کە لە ئاژانسە نێودەوڵەتیەکانی دیشەکەن 4 کتێبمان دروست کردووە ئەمانەی کە بە جەنابتانڵم بەرهەممان هێناوە ئەمانە هەمووی نەتیجەی ئەو ڕاستپاردانەی کۆنفرانسەکەی زانکۆی سۆران بوو بەڕاستی هیچێک بوو لەو کۆنفرانسە بەرهەمدارانەی کە لەوێ مامۆستایان پێشنیاری دروستیان بۆ ئێمەکرد پێشنیاری بنیادنەرانە نەک تەنها قسەیەکی ڕەنەگرانە بکەن و لەبەرەوەی بڵێن وەڵامە ڕەنگەیەکی لە وەزارەت و تەواو هەر ئەوە نە پێشنیار وەزارەتی پەروەردە ئەم خاڵە بکات بۆ ئێمە چاوەڕێی لەو پانێڵیستانە لە بەشداروان چاوەڕێی پێشنیاری چاوەڕێی قسەکردنی جدین بۆی هەنگاونێن و بەڵێنتان پێدەین ئەوەی بۆ زانکۆی سۆرانمان کردو بەڵێنیش بۆ هەموو زانکۆکانە دێن پێشنیاری جدیمان بدەنێت بۆ هەموو زانکۆیەک ئێمە کۆبوونەوە ئەنجامەدەین و کاری ئێمە ئەوەیە ناوەندەکانی زانستی کۆمەکمان بکەن ئێمە سوپاسیانەکەین ئێمە کۆمەکەی ئەوان تەرجەمە ئەکەین بەپێی ئەو مراقەشانەی لەکە لەگەڵ ناو ئەنجومەنی وەزارەت ئەکرێ و لەگەڵ ئێمە ئەبووجێ بۆیە زیاتر لە 8 تا 9 ڕاستپاردەی زانکۆی سۆران کە پێشکەشی ئێمە کرابوو 7یان لای ئێمە جێبەجێ کراوە و ئێستا هەنگاوەکان دەست پێەکەین ئێستا 4 کتێبیشمان دروست کردووە بۆ قوتابیانی بیانوین چ بۆ بابەتی کۆمەڵایەتی بۆ 4 کتێبیش 4 ئاست ئاستی یەکەم ئاستی دووەم تا ئاستی چوارەم بۆ بابەتی زمانی کوردی کەوا بێ دەمانەوێت ئەو ڕێڕەوەی کە هاتووە هەندێک زاڵبوونی زمانێکی دیکە بەسەر زمانی دایکی تەلەبەیەکدا تابیەکدا دەمانەوێت ئەو ڕێڕەوە ڕاستکەینەوە بەڵام ئەو ڕێڕەوە نە ئەوەندە خراپە بەڕاستی بە تەقیمێکی شەخسی بە هەڵسەنگاندنێکی کەسی یا بە راپۆرتێک تۆ تاویری لێ بکەیت نە ئەوەندەش باشەوە بزانین هیچ مشکلەیەکی نییە بەڕاستی وانە ئەوە لە ئەنجامی هەڵسەنگاندن دەرەکەوێت چونکە هەر کاتێک ئێمە هەڵسەنگاندنمان ئەنجامدا لە مانجی 4 ئەوەی هەڵە نەبووم 3-4 هەڵسەنگاندنەکانمان ئەنجامدا دەرەنجامی قوتابیەکانمان وەرگرتەوە شیکاریمان بۆ داتاکان کە ئێمە بەڕێوەبەرایەتێکمان هەیە بەناوی بەڕێوەبەرایەتی هەڵسەنگاندن لە بەڕێوەبەرایەتی گشتیە زۆنەکان شیکاریمان بۆ داتاکان کرد تێئەگەین لە چەند ساڵی ڕابردوو چی کراوە دۆخەکە بۆ زمانی دایک زۆر خراپە یان مامناوەندە یان باشە یان چۆن باشتری بکەین لەبەرەوە چاوەڕێی ئەو هەڵسەنگان ناکەین و چاوەڕێی دەرەنجامەکانی هەڵسەنگان ناکەین جا لەوەش هەندێک شت هەیە کە بە شێوەیەکی گشتی لە پێداچوونەوە بە کتێبەکانی زمانی کوردی کراون چ لە ڕووی عفو کتێبەکانی کۆمەڵایەتی کراون کە لە قۆناغی بنەڕەتی بە تایبەت ئێمە گۆڕانکاری جدیمان تیا کردووە ئەم ساڵ پۆلی 4 و 5 و 6 بنەڕەتی بە تەواوەتی بابەتی کۆمەڵایەتیەکانیان پێداچوونەوەی پیاکراوە لە ڕووی دیزاین لە ڕووی زمانەوانی لە ڕووی دەوڵەمەندکردنی زمانە کوردیەکەوە بڕیار وایە کە مانجی نۆ قوتابخانەکان جارێککە بکرێنەوە بۆ ساڵی خوێندن بکەوێتە بەر دەستی قوتابیان و مامۆستایان پۆلی 7 و 8 و 9 ئەم ساڵ گۆڕانکاری تیاکراوەتە ئێستا ئەخوێنرێت ئەوە گۆڕانکاریانە بوون ئەگەر هەر تەنها 2 کتێبی بۆ نمونە کۆمەڵایەتی پۆلی 3 ساڵ لەوە پێش 4 ساڵ لەوە پێش لەگەڵ ئێستا بیانە دەبینیت گۆڕانکاری گەورەی تیاکراوە چ لە ڕووی دیزاین چ لە ڕووی ناوەڕۆک باشکردنی کوالەتی وێنەکان چ لە ڕووی زمانەوانی چ لە ڕووی زانیاریەکانیشە من بۆ خۆم زۆر جار سعید بە منداڵەکانم کردووە تەلەفۆنم بۆ بەڕێوەبەری گشتی پرۆگرامەکان کردوتمە فڵان و فڵان و فڵان و شت تاوێ غەڵەت تەسەوور بکە تاوەکو پێش ئەوەی پارکچێکم لە پۆلی 7 بۆم ساڵ لە پۆلی 8 هەتا لاپەڕەی 28-14 هەڵم دۆزیوەتەوە
هەڵەی زمانەوانیش نا، هەڵەی زانستی بۆیە ئێمە ئەو گۆڕانکاریانەمان سەریع کردو. ئێستا ئەو کتێبە گۆڕاوە، یعنی لە شوێنێکە نووسێت ئوردون، لە شوێنێکە نووسێت ئەردەن، خۆی ئەسڵ ئوردونە. ئێمە ئەوە لە سلێمانی بە زمانی تۆزێک ئەوەی عامی پێڵێن ئەردەن، ئەجین ئەسڵی کەلیمەکە ئوردونە. یا لە شوێنێک دەنووسێت هەر لە ناو خەریتەکە شانشینی عەرەبی سعودی لە شوێنێک دەنووسێت بەس سعودی، ئەمانە دەبێت یەک بخێت. ئەوە بەرەبەرە ئەو گۆڕانکاریانە هەڵەی زمانەوانی یان داتای کۆن بەڕاستی ئەم کتێبانە ئەپدەیت نەکراوەتەوە. بە منداڵێک دەڵێ ژمارەی دانیشتوانی ئاسیا لە ساڵی 2000 ئەوەندەیە، بەڵام ئەو منداڵە لە ساڵی 2022 ژیاوە، لە 22 کێ خۆ توانێت کتێبەکە داخەوە سێرچێ بکە بتوانێت هەموو ژمارەی دانیشتوان. لەبەرەوە ئەوانەمان چاک کردووە، ئەوانەمان تازە کردوێتەوە، هەڵە هەبووە، هەڵەکانمان چاک کردوێتەوە. هەموو ئەو شتانێک کە پەیوەندیان هەبوو بە مێژووی کوردیشەوە ئەوانەشمان لە چوارچێوەی ئەتلەسێکە 10,000 دانە چاپ کردووە بۆ قوتابخانەکان کە هەر شۆڕشێکی کورد بێت لەسەر ئەتلەس لەسەر نەخشە شیکاری بۆ کراوە لە ڕووی زمانی کوردیەوە بایەخیان پێدراوە. مەبەستم بڵم ئەو کتێبانش گۆڕانکاریان تیاکراوە لە ڕووی زمانی کوردیەوە پێداچوونەوەیان پیاکراوە. گۆڕانکاریەکان زۆرن، من ئەوەی کە بەلامەوە گرنگە هەر بەڕێزێک مهتەممە بۆ بابەتی زمانی کوردی، ڕەنگە من هەموو شتەکانم بە تەواوەتی نەوت بێ، پێم خۆشە سەردانی بەڕێوەبەرایەتی گشتی پرۆگرامەکانی ئێمە بکە، چونکە پرۆگرام کارکردن تیا شتێکی ئەوە نییە بۆ هەموو گشتی بێ، هەموو کەس بیزانە، هەموو کەس هەستی پێ بکە. زۆر جار دایک و باوکە قوتابیەک نازانێت کە مەنهەجی منداڵەکەی گۆڕاوە ساڵێک یان 2 ساڵە کتێبەکەی جیاوازە لەگەڵ منداڵێکی پێشووتری. بۆیە ئەگەر هەر کەسێک دەیەوێت بێت وردەکاری زیاتر بزانێ، دەرگای بەڕێوەبەرایەتی گشتی پرۆگرامەکانی ئێمە بۆی ئاوەڵایە بێت زانیاری زیاتر وەربگرێت. لێرە دووبارە جەخت لەواکەمەوە وەزارەتی پەروەردە کاری کردووە بۆ بەیاردان بە زمانی دایک بۆ کورد، بۆ تورکمان، بۆ کوند و ئاشوری سریان، و ئەم کارکردنە بەردەوامە بێ، چ لە پرۆژەی بەیاساییکردن، چ لەو هەنگاوە کرداریانەی کە ئێمە لە وەزارەتی پەروەردە ناوانە. بەدڵنیایی هەنگاوی کەشمان لە بەردەمە، بەڵێ بەدڵنیایی لە بەردەمانە. ئێمە خۆمان لە وەزارەت چەند خاڵێکی دیکەش هەیە گفتوگوی بکەین، بەڵام لە هەمان کاتدا ئێمە چاوەڕێی ئێوەی بەڕێزین کە ئێوەش پێشنیارەکانتان وەکو کۆمەکیشی زانستی بۆ بڕیاربەدەسانی وەزارەتی پەروەردە پێشکەشکەن کە بتوانین سوودی لێوە بگرین. مەرج نییە من تا کۆتایی لێرە لەگەڵتان بێنمەوە، چونکە من خۆم تێبینیەکان نانووسمەوە. دواتر زانکۆی سۆران بە نووسراوێکی فەرمی هەموو ڕاستپاردەکانی بۆ ئێمە ناردووە و ئێمەش خاڵ بە خاڵ لەسەر ڕاستپاردەکانی ئەمان کۆبوونەوەیەکمان کردووە تایبەت بە ڕاستپاردەکانی زانکۆی سۆران. تەمەناکەم کۆبوونەوەی مانجی 4مان لانی کەم مانجی 3مان لەسەر ڕاستپاردەکانی کۆلێژی پەروەردەی بنەڕەتی زانکۆی سەلاحەدین بێت، بۆیە تا زوو بتوانن بەدەستمان بگێرن ئێمە زووتر دەتوانین کۆبوونەوەی لەسەر بکەین و بێئومێدیش نەبن لەوەی کە بەتەنها کۆبوونەوەی لەسەرەکەین. بڕیارە دەین و من بۆ خۆم یەکێک لە خەسڵەتەکانم ئەوەیە بە دوواداچوون بۆ ورد و درشتی هەموو کاراناکەم کە بڕیارمان لەسەر داوە. ڕەن بێ هەندێکیان ئاسەنمان بۆ دروست بێت، هەمواری بکەینەوە باشی بکەین، بەڵام بە دوواداچوونی بەردەوام هەیە لەسەر هەموو بڕیارەکانمان. سپاسی هەموو پانێلیستە بەڕێزاناکەم کە ئەمڕۆ دیدێک پێشکەشەکەن. سپاس بۆ ئێوە یازی، سپاس بۆ ئەوە کاردیمیستە بەڕێزانەی کە لەم ڕۆیە خەمی ئەوە بوو کە قسەیەکی جدی لەسەر زمانی کوردی بکرێ، ئەوشی کە مەحتەمینەوە بۆ وەزارەتی پەروەردە پێوەی لە خزمەتتانین. سپاس بۆ کاک دکتۆر سیروان، بۆ یاریدەرانی سەرۆکی زانکۆ کە ئەمڕۆ لێرە ئامادەن، و منم ئێوەشتان پێ بڵێم ئەم زانکۆیە زانکۆی دایکە، زانکۆی خۆمە، خۆم لێرە دەرچووم لە چەندین شوێنیکە داوەت کراوم کە قسەم هەبێ، بەڵام زۆرم لەلام مەبەست بوو
لێرە قسەم هەبێت لەبەرەوە یەک ئێرە زانکۆی دایکە دوو ئێرە کۆلێژی پەروەردەیە بۆ من وەکو وەزیری پەروەردە دەبێت لێرە قسە بکەم و دەبێت لێرە ژێر لە مامۆسایان بگرم دووبارە خۆشحاڵم سوپاسان دەکەم دەستان خۆش بێت.